بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بیسەران و بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە بەرنامەی دوانگەی خەڵک بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان، ئێوە باشە زانن کە پرۆسەی دەنگدان یاخود پرۆسی هەڵبژاردن دوێنێ کۆتایی هات، دوێنێ کاتژمێر 6 ئەم پرۆسەیە کۆتایی هات. تقریباً 3 ڕۆژ بەردەوام بوو، بەڵام ئەوەی کە وەکو نەتیجە وەرەگیرێ ئەوەی کە لە کۆتاییە ئێمە بیستمان ئەوە بوو کە جگە لە پارتی دیموکراتی کوردستان لە هەولێر و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلێمانی کە ئەوان زۆر لە پرۆسەکە ڕازی بوون و زۆر بەرز ئەینرخێنن، تێکڕای پارتەکانی تر بە هەڵوێستی جیاواز پرۆسەکە ڕەتەکەنەوە پێیان وایە کە تەزویراتێکی زۆر دیتیا کراوە و گرفت و کێشەیەکی زۆر لە ئەنجامەکانە هەیە. یعنی ئەگەر جاران هاوڵاتی هەوڵی یا ئەبێ ینی لەم ڕێگایەوە گزی کرابێ یاخۆ تەزویر کرابێت کە هاوڵاتی چەند جارێک دەنگ بدا یاخۆت ئەو کارتانەی کە دەمێننەوە ئەو فۆرمانەی کە دەنجی هاوڵاتی پێدرێ خرێتە سنووقەوە، ئەگەر ئەوانە مابنەوە و دوجار لە ڕێگای ئەوانەوە دەستکاری نەتیجەی پرۆسەکە کرابێ، ئەم جاریان لە ڕێگای ئامێرە زیرەکانەوە کە هەندێک ئەگوترێ هاک کراوە، هەندێکی ترەڵێن نار بەر لەوەی کە ئەم ئامێرانە دابنرێن بە شێوەیەک مبەرمەجە کراون یاخۆ بەرنامەیان بۆ دروست کراوە کە ئەو لۆگۆیانە بناسنەوە کە هێزەکانی دەسەڵات دایانەوێت کە یا بڵین لۆگۆکانی هێزی دەسەڵاتن چ لە هەولێر چ لە سلێمانی، بۆ ئەوەی کە هەمیشە لە ڕێژەی سەدیە ڕێژەی زۆر با بە لۆگۆی دەسەڵات و دەنگەکانی ترکەم کاتەوە. ئەمەوێ ڕای هاوڵاتیانیش وەرگرم لەسەرەوە، وەکو وتمان هێزە سیاسیەکان زۆرینیان ئەم بابەتیان ڕەت کردەوە، کاڵێن زۆرینە مەبەستمان هێزەکانی دەرەوەی دەسەڵاتە. ئەم نەتیجە قبول ناکەن وهروە ئەم نەتیجان پێیان وایە نەتیجەی ناتەواوە و بە ڕێگای جیاواز لە هەوڵی ئەوان کە ئەم بابەتە ئەم نەتیجەیە پاشەکشە پێ بکەن وهروەها ڕەتیکەنەوە. بابزانین هاوڵاتیان لەم بارەیەوە ئەڵێن چی. مامۆستا غەریب فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. فەرموو مامۆستا. زۆر سپاس دەکەم مامۆستا، ئەگەر لە ڕێگای تەلەڤیزۆنەکە و گوێ لە ئێمە نەگریتەوە بەردەوام فەرموو قسەکەی خۆت بکە. دەستخۆشی بەرنامەکە لێەکەین. من حەزەکەم یەک دوو تێبینی بخەمە ڕوو لەسەر پرۆسەی دەنگدان هەڵبژاردن بە شێوازی ئەم دەنگدانە و چۆنێتی ئایا ئێمە ڕازی ناڕازی نین. بەڕاستی ئەمە یعنی ئەحزابەکان بەرگشتی لایەنەکان بەرگشتی بە تایبەتی ئۆپۆزیسیۆن زۆر داوایان ئەکرد کە خەڵک سەر سندوقخانی دەنگدان هانی جەماوەر و ئەندام و کادری خۆیان ئەدا کە بچنە سەر پرۆسەی دەنگدان ئەرکی خۆیان جێبەجێ بکەن. هاوڵاتیان بە شێوازی گشتی ئەرکی خۆی جێبەجێ کرد، تۆ سەر سندوقخانی دەنگدان و دەنگی خۆیدا بۆ لایەنەی کە ویستی، بۆیە ئەرکێکی زۆر قورس، ئەرکێکی زۆر مێژووی، ئەرکێکی دینی و ئەخلاقی لە ئەستۆی سەرجەم ئەو ئەحزابانەیە بە تایبەتی ئەحزابی ئۆپۆزیسیۆن کە بەرگریەکی ڕاستەقینە، بەرگریەکی ئەخلاقی، بەرگریەکی زۆر چاک و زۆر باشکە لە خاوەنی دەنگی هاوڵاتیان بۆ ئەوەی هاوڵاتیان مەعیز نەبن، بۆی هاوڵاتیان بتوان جارێکی تر متمانە بە دەنگدان و هەڵبژاردن بکەنەوە، بۆی هاوڵاتیان جارێکی تر بەگوێی ئەحزاب بکەنەوە بێنەوە سەر سندوقخانی دەنگدان، بۆی بەها بۆ دەنگ و بۆی بەها بدەرێتەوە بۆ بەڕاستی چۆن بڵێ بیرروبۆچوونی خەڵک، ڕێی خەڵک، بۆیە زۆر زۆر گرنگە ئەحزابەکان بە شێوازی گشتی ئەوانەی ئۆپۆزیسیۆن ئەوانەی دەنگیان خوراوە ئەوانەی سەختەکاری بەرامبەریان کراوە بە هیچ شێوازێک نەرمی نەمێنن، بە هیچ شێوازێک چۆن بڵێ یعنی تەنەزول نەکەن لە حەقی هاوڵاتیان، چونکە هاوڵاتیان دەنگدەران بە هیچ شێوازێک متمانە بە هیچ شتێکی تر ناکات دەنگی تێبدا بچێتە سەر سۆڵەکانی دەنگدان. هەڵبژاردنی تر لە پێشمانە پێویستە زۆر بەجددی داهۆتی لەو دەنگانە بکرێتەوە و مافی دەنگدەران بگەڕێنێتەوە بۆ ئەوەی کەواوەکو مافی خەڵک نەخورێ، بۆی خەڵک بێرە جارێکی تر
چێسە سوڵەکانی دەنگدان بۆ ئەوە بەڕێتەوە کە جارانە یانە مەسەڵەن خەڵک بێهیوایە ناچێت دەنگدان چ گۆڕانکاریەکە فێرن ئەوەتە دەرکەوت کە دەنگدان گۆڕانکاری ناکە ئەگەر هەڵوێستانە بێ مەحزارانە جارێکی تر ئەحزاب ڕووی نەچێتەوە بەندامەکانی بڵێ وەرەگەنم پێ دکتۆر سەرسوڵەکانی دەنگدان. باشە زۆر سوپاس بۆ جەنابی مامۆستا خەریب دەست خۆش بە زۆر سوپاس دەکەم و پامەکەش زۆر ینی ڕوون و ئاشکرایە. دایکی سیدرا لە هەولێر فەرموو. الو بەڵێ فەرموو. دایکی سیدرا فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش برای بەڕێزم زۆر سوپاس دەکەم فەرموو. والله ئەمەش زۆر ناڕزایی دەردەبرین بەڕاستی. بۆچی ناڕزایی دەرەبڕن؟ بۆ ئەو هەڵبژاردنەی بەڵێ ئێستا دەبێ کۆمەڵی ئیسلامی هەڵوێستێکی زۆر باشی هەبێ بەڕاستی. ئەتەوێت کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکەی چی بێت؟ بە بۆچوونی تۆ چی بکە؟ ڕازی نەبی بەو هەڵبژاردنەی کۆمەڵی ئیسلامی ئێستا جەنگێکی زۆری ڕۆیە. ئەتزارەتکە سێ ئەوەی هەبوو سێ کورسی هەبوو ئێستا کورسی مایە. بەڵێ ئێستا بەڕاستی زۆر خەفەتمان خواردێ وەڵاهی لە سزانێەوە ئەنەجار تەلەڤیزیۆنی زۆر خەفەتی دەخۆم بەڕاستی. بەڵێ سوپاس بۆ دایکی سیدرا زۆر سوپاس بۆ جەنابیشت. کاک عەبدولعەزیز فەرموو. هلا قولان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. فەرموو. قولان چۆنی باشی؟ زۆر سوپاس دەکەم باشم الحەمدولله. کاکە من دەمەوێ هەندێک قسە بکەم کە بۆ خۆم دیتومە لە کاتی بڵین هەڵبژاردنەکانی دوێنێدا. بەڵێ وەکو ئەوە بوو بەڕاستی دەزانین چۆنە بنکەکانی دەنگدان یعنی شوێنێک بێ کە شوێنی شەڕ و تێکدادان بێ هەر چواردەورەی بە پێشمەرگە و بە ئاسایش و بە چەکدار و بەو شێوازانە بوو. ئەمە لە چ شوێنێک کاک عەبدولعەزیز لە چ شوێنێک ئەمە؟ بەڵێ قوربان حاجیەوە. بەڵێ حاجا خۆم یەکێک بووم لەوانەی کە لەو بنکانەدا بووم کە یعنی هەڵبژاردنی تێدا بوو و وەکو بڵین هەم سیاسی لێ بووم هەم حیزبی لێ بووم خۆم بڵێ بڵین شێوازێکی وا بوو کە یعنی چەکدار هەر چواردۆری گرتوین هەر چواردۆرەمان گیراوە بڵین ئەوە لە ئاسایش و لە پێشمەرگە و بەو شێوازەی کە بڕۆن بۆ یعنی حەمرینمان بۆ ئازادکەن بەو شێوازەی بۆ ڕاستی ئاسایش خۆی مدیری ئاسایش هات سندوقەکانی بار کرد ئەوەی نیشتێکی نایاساییە مدیری ئاسایش نیشتێکی حیزبیە چۆن دەبێ حیزب لەو شتانەدا دەزوەرتە بەڕاستی ئەو پرۆسەیەکی زۆر ناشەفاف نائینسانی بە شێوازێک بوو یعنی هەڕەشەی لەلایەنە سیاسیەکان دەکرد بە شێوازی چوە پێتان ناخۆشیانە دیگوت کاکی مسکاڵات بنووسن ئەوەی بکەن بە شێوازیش ئەوە قسەی لەگەڵ ئێمە دەکرد شێوازێک بوو ئەگەر ئێمە ینی یەک تۆ سندیمان لەگەڵ کردبار لەوانەیە هەلیشیان دەبین هەردووشیان گربینە بە شێوازیش ئەوە بەڕاستی قوربان ئەو جارەکانە ئێمە گوتمان کاکە بەو شێوازە ڕازینە من خۆم لەو شوێنەی کە من مەسئول بڵین وەکو حیزب لێوە بووم لەو بنکەی ئێمەدا هەر لە ئەنگرانی خۆم کە من دیتو من هاتوون لە پێشچای من دیتم دەنجانداوە هەفتاد دەنگم مسۆگەر کردووە کتومە ئەوە هەفتاد دەنگ بۆ هەشتاد دەنگم مسۆگەر لەو وێزگەی کە من یعنی ئەوە وەکولانی سیاسیدا بووم کەچ کاتێک کە تەقریر دەدەچێ من 20 دەنگم هێناوە لەوێدا بۆ دەی 20 دەنگ بێنم ئەگەر ئەوە یعنی فێڵێک تێدا نەبێت. بەڵێ سوپاس بۆ جەنابیشت بەڕاستی ئەوە سوپاس بۆ بەڕێزیشت. باوکی محەممەد فەرموو. باوکی محەممەد عليكم السلام ورحمة الله. باش زۆر سوپاس دەکەم فەرموو. بەڕێزی دەستخۆشی بەرنامەکەم سوپاس دەکەم. دیارە تەوەری بەرنامەکەم لەسەرەوەی ئالە هەڵبژاردنەی ئەو جارە ڕازیکیاننا وڵای بەنسبەت هەڵبژاردنی ئەم جارەیە بەڵێن بەداخەوە زۆر بەداخەوە ڕەوەی کردنیمان ئەمجار لە نەتیجەی هەڵبژاردنەی ئەم جارە پەیامێکی زۆر ناشرینی بڕووی کوردادا کە هەموو خیانەتەکانی 27 ساڵی ڕابردوو هاتووە دانیشتوانی هەرێمی کوردستان ئەمە پێم کە هەرێمی کوردستان لە جیاتی ئەوی بەرەو پێش بچێت
بەداخەوە ساڵ لە دوای ساڵ بەرەوپاش ئەچێت بەجاتێک کە خەڵکەکەی ڕۆشنبیر بێت چاوکراوە بێت بەداخەوە بەرەو دواتر ئەڕۆت بەتایبەت هەردوو حیزبی دەسەڵاتدار دیارە ئەمە شتێکە لەو کارانەی کە لەسەری پەرۆ دەکراون پەنابردن بۆ خیانەت بۆ تەزویر بۆ هەموو چاوەشەکاریەک کە ڕووی ناشرینی 27 ساڵ لە ڕابردووی خۆیان پێیان زۆن بکەن بەڵام ئەلحەمدولیلا خەڵکی هەرێمی کوردستان هۆشیارە هەر زوو زانێت کە ئەو نتیجەی کە ڕاگەێنراو کە خەڵک دیتی زانی کاوە دەستوەردانێکە چاوەشەکاریەکە کە دەنجی ڕاستەقینەی خۆیان نییە ئەگەر ناوەیە ئێمە ئاگادارین لە نزیکەوە لە ناو جەماوەر کە خەڵکە بینین ئەو خەڵکانە بەڕاستی ئەوەندە ناوناخیان پڕ بوو بێزار بوون لەو دەسەڵاتی کە ئێستا لە ئارادا بەڵام ئەوەی کە دەرچوو دەرکەوت کە شتێکی تر بوو بۆیم دەڵم پێویستە ڕاستی هاوڵاتیان بێئومێد نەبن بێئەمەد نەبن لەشە دەرفەتی زۆر ماوە شتی تر ماوە ئەتوانن بڵنایەوە ینی گۆڕانکاری باشتریش بکەین ساتێژی بکرێتەوە سوپاس دەکەین سوپاس بۆ باوشی محەممەد کاک عومەر لە سلێمانی وەرەگەم کاک عومەر فەرموو هەموو کاتێک کاکە عومەر فەرموو برای بەڕێزی وەڵڵاهی برای بەڕێزم ئەم دەنگدانە ئەوەی لەسەر هاوڵاتی بوو ئەوەی توانیمان کردمان ڕاست کرد بەڕاستی ئەوەی ترەکەوێتە سەر جورئەتی حیزبەکان یعنی بەڕاستی هیچ پێویست ناکات بە هیچ شێوەیەک نەرمی بنوێنن سازش لەسەر ئەم دەنگانە بکەن چونکە ئێمە بەڕاستی هەم دانگرانی کۆمەڵی ئیسلامی هەم دانگرانی حیزبەکانی کە ئێستا قەدریان لێکراوە بەڕاستی یعنی بە هیچ شێوەیەک قبولی مەکەن نەرمی بنوێنن برای بەڕێزم ئێوە بە چێ شێوەیەک بە یەک کورسیات و کورسیەوە ئەچنەوە بەغا ئێمە چاوەڕێی ئەنجامێکی باشمان نەکرد و زۆر بەباشی ئەزانین کە بە تایبەتی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی تەسحی زۆری یاوە و مامۆستایانی ئاینی و وەزارەتی ناوخۆ پێشمەرگە بە هاوڵاتیانی مەدەنی بەڕاستی پشگیری لیستیەوە من چاوەڕوانی بۆ 6 بۆ 7 کورسیمانە کرد یعنی ئێستا مای قبولکردن نییە بەم شێوەیە تا سەرکردایەتی برای بەڕێزم یعنی بە هیچ شێوەیەک ئەم پشتە سەر بگرێ بۆم دوو حیزبە یعنی جارێکی تر خەڵک سار دەبێتەوە ناڕاتەوە سەر سنووقانی دەنگدان یعنی ئەبێت جەری بن ئەبێت لەسەر بەعزە شتێک داکۆکی لەسەر مافی دەنگدانتان بکەن چونکە ئەمەیان بۆ بچێتە سەر زۆر لەوە خراپترە بێت ئێمە بەڕاستی زۆر نیگەرانی لەم هەڵبژاردنانە و هیچ دڵخۆش نین و بەڕاستی ئەگەر جارێکی تر وابێت یعنی نەرمی بنوێنن بە هەموو ئەحزابەکانەوانێت لەوە چێ زۆر شتی خراپتر ڕووبا لەبەروەی موقفی جدیتان هەبێ یعنی بە قەنەعەتی من نەڕۆنە بەغا یعنی بە کورسێک دوو کورسی یعنی چیەکە لە بەغا کاکە ئێوە ئەو هەموو زەرەری دەنگیان لیاون یعنی زۆر باشتر بوو ئەوەی کە سنووقان هەڵە ڕژاتی ئاکرایەوە بەدەست نەک بە عقلی ئەلکترۆنی و بەم سەتڵانە لەبەروەی ئێمە وەکو دەنگدەرێکی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی هیلات بووین بەڕاستی واتنمان بەجێ هێشتووە هاتوین بۆ دەنگدان بەڕاستی ماڵم ناڵمان بە شارەیە گێڕاوە تا دۆزیمانەتەوە کاک پەیوەنجیان یعنی ئەم جارە ئاوە بەڕاستی با سەرکردایەتی بزانێ یعنی ئەگەر نەرمی بنوێنن یعنی هیچ گومانی تیانیە دەنگتان کەمەکە لەبەرەوە هەڵوێستی باشتان هەبێ هەڵوێستی جەریانەتان هەبێ ئەوە تای کۆمەڵی ئیسلامی هەیە بەڕاستی هیلاکە بە هەموو شێوەیەکی هاناکرێ ئێوەش یعنی بەڕاستی حەقا نەیەڵن یەک دەنگ ون بێت یعنی بایکۆتکەن بە هەتێکی زۆر مەچنا بەقاکاکە بەڵێ زۆر سپاس کاک عومەر فەرمایشتەکەی جەنابەت گەیشت پەیامەکە گەیشتووە دەست خۆش بێ قسەکانی جەنابەت زۆر ڕاستن کاک محەممەد فەرموو بەڕێزی دەست خۆش بێت تەوەرێکی جوانت دابەزاندووە سپاس دەکەم کاک وەڵی برای بەڕێزم من وەکو چاودێرێک بێنێ لە بەیانیەوە لە ژاراوەی مەلەعازەی وەزعەکەم کردووە بۆ هەتا کاتی نەتیجەکان دەرچوون چاودێر بووم ئینتیزارم کردووە لە خۆم کەوتومە گومان بەرامبەر حیزبەکەی خۆم بۆ خۆم لە خۆم بە گومان بووم پێم سەیرە ئێستاش بە سەیری دەزانم وەزکە نەتیجەکەیان داینێ پێم شتێکی غەریبە دا من لێرەوە بە تاوانی هیچ دەسەڵاتێکی نازانم بە تاوانێ ئەمن دێموکراتی ئەو دێموکراتی کە غەرب بۆی هێناوین وای هەست پێ دەکەم دەیانەوێت کە چەند لە خوێنی یەکتر نین
لە دوورەوە سیرمان کەن و وەکو چاودێرمان بن یەکتر خلاص بکەین 27 ساڵە زیاتر لە 27 ساڵ ئەوە تەمەنێکی زۆرم بردەسەر ئاگا تۆش لەوانەیە هەست پێ بکەی و بینەران و بیسەرانی بزانن کە کورد چی بەسەر هاتووە بەدەستەوانەوە کە دووفاقی نەتەوە یەکگرتوەکان من لێرەوە پێیان دەڵێم تێگەیشتی زل هێزەکان کە ئاوا بە دووفاقی مەبارەکباییمان لێ دەکەن چۆن مەبارەکباییەک لە زیاتی لێ بکۆڵنەوە ئەگەر مەبەستیان بێ ئاوا وەکو لەپی دەستی وەزعەکەی سپی دەکەن درۆ دەکەن من پێیان دەڵێم و داواش لە لایەنەکان دەکەم وەڵڵاهی کەستان بە پشتێوە نامێنێ هەمووتان کەس باوەڕی بەو دێموکراتیە بۆ هەڵبژانەی نامێنێ کە لێی لە کۆڵنەوە بەسەر کۆمیسیۆنی باڵاشدا دەشێتەوە دەبوو بمرید حەیب بکە بەڵام مانع نەبێت لە وەزعەکەی بۆ خۆی بەدواداچوونی بۆ بکە ئەوە واجبی کۆمیسیۆنی باڵایە واجبی حیزبەکانیش نیە واجبی ئەوەندەیەکەوە مادام نیگەرانن لە وەزعەکەی و داواتان کردووە سکاڵاتان بەرز کردوەوە واجبە هەتا واجبە دادگای باڵای عێراق دادگای باڵای بەغداد تەداخل لە وەزعەکەی بکە تێگەیشتی ڕەنبێ لە ناوخۆشیە وەزیعەت تەواو نەبێ باش لە کاتی دوای خۆم نەگەرمی تر دەستخۆشی زۆر سپاس کاک محەممەد جان سپاس بۆ جەناب شت کاک سعید وەرەگرم فەرموو کاک سعید سلام علیکم عەلەیکم السلام ورحمة الله باشی براجان زۆر سپاس دەکەم کاک سعید فەرموو والله من خۆم وەکو لە ئەنگلێکی ئۆپۆزسیۆن داکەم بەڵێ بەڕاستی ماوەی مانگێکە ئەوەی نەکرا لە ئەنگلی ئۆپۆزسیۆن بۆتانی کرد بەڵێ ئێمە پەیاممان بۆ ئەوانەیەکەوە دژایەتیەکێتی و پارتیەکەن کۆڕمەڵە گۆڕانە یەکگرتووە هاوپەیمانیە بەڕاستی واز نەم بەیاننامە و کۆبوونەوە و هاتنە سەر شاشەیە دێن چی بکەن بەڕێی تۆ کاک سعید چی بکەن باشە بە بۆچوونی تۆ لەم وەزعەیە دەکرێت مەسەلەن بۆ منە غەیری کۆبوونەوە بەیان دەرکردن و واروە بە جۆرە لە جۆرەکان ڕەتکردنەوەی ئەم نەتیجەیە لە سەرەتا واروەها ڕێگاگرتنی شەرعی و مەدەنی و واروەها قانونی خۆیان جگە لەمە لە ئێستا چی بکەن باشە مامۆستاجان لەوەتی ئۆپۆزسیۆن دەنگی بەرز بۆتەوە و چالاک بووە بەیان نامە بڵاوەکاتەوە لێتان ئەگرێ بەیان نامە بڵاوەکەنەوە پەرلەمانتان لەسەرداخەن بەیان نامە بڵاوەکەنەوە ئەندامتان شەهی دەکرێت بەیان نامە بڵاوەکەنەوە دەنگتان ئەگرێ ئەیدژن ئێوە هەر بەیان نامە بڵاوەکەنەوە هەر کۆبنەوە ینی ئەم خەڵکە تااقەتی نەما بۆ پشتیان لە خۆتان ناکەن بۆچی ڕێژەی دەنگان ئەوە نەکەم بوو ئەوەشی کەوا دەنگێکی بە ئێوە داوە لە دوای ئەم دەنگانەوە بەڕاستی دەنگ بە ئێوە ناداتەوە من پەیامم بۆ ئەوانەیە کە دنیان دراوە بۆ ئەوانەیە کە دژایەتیم دەسەڵاتان بەڕاستی ئاگەتیەوە ئەمە قوبوڵکەن حەقی وایە لەمە بە دواوە کەناڵەکانتان داخن پارەکانی بەنە فەقیر و هەژارێک زۆر باشترە کەناڵەکانتان داخن ئەسڵەن لە ساحەی سیاسی هەروای سیاست مەکەن یعنی چی تۆ یەک دانەمان ئەم خەڵکە ئەهێنی ئەیدەی کۆیەکەیتەوە دەنگم پێ بدە دەنگم بۆ کۆگەرەوە بەرکری دەگەم ئێوە نەتوانن ئێستا بەرگری لە دەنگی ئەم خەڵکە بکەن چۆن بەرگری لە حەق و مافی ئەم خەڵکە ئەکرێت چۆن دژایەتی ئەم گەندە و دزانە ئەگرێت کە نەتوانن ئێوە بەرگری لە دەنگەکەی بکەن چۆن بەرگری لە کەرامەتیەکەن چۆن بەرگری لە شەرەفەکەن کاتە ئەمان هیچ ئەخلاقێکی سیاسیان نەماوە یعنی بەڕاستی بە زمانی خۆیان لەگەڵا بدوین ئێمە چاوەڕێی ئەنجامی کۆمیسیۆنی من وەکوم بڕیارم داوە ئەگەر کۆمیسیۆن ئەنجامەکان بۆ جۆرە بێکەوە بەدەست ئێمە گەیشتووە ئەگەر ئێوە وەکو حزبە ئۆپۆزسیۆنەکان بێدەنگ بن لەم کێشەکاریە بێدەنگ بن لەم دزیکردنە بڕوا بکە هەتاوەکو من وەکو کۆمەڵم هەتاوەکو ماوە دەنگ بە یەک حزبی ئۆپۆزسیۆن نادەم ئەسڵ دەنگ نادەم جاران مزمانم بە حزبێکی ئۆپۆزسیۆن بوو ئەم جارە مزمانم بە حزبی ئۆپۆزسیۆنێک نامێنێ بۆیە ڕووداتان نێگەم بۆی وەکو حزبە بچووکەکانتان هێنەیە بۆی خەڵک ئومێدێکی بمێنێ بۆ جارێکی تر خەڵک بکەوێتەوە دواتان کاکە یعنی تۆ لە سینۆیا داوای چی لە خەڵکەکەی ئەڵێ وەرە دەنگم بەرێ ئەی خەڵک ئەڵێ کاکە من دەنگم داپی و کوا دەنگەکەم چی لە دەنگەکەم کرد بەڕاستی ئەمە مەزهەلەیە وەقوبوڵکردنی ئەو مەزهەلەیەش بەڕاستی بە شخصێکی گەورە بۆ لایەنەکانی ئۆپۆزسیۆن ئاگەڕێتەوە من ئەمە قسەی خۆم و بەشێکی ئەوانەیەکەوا دەست خۆش بێ کاک سعید قسەکانی جەنابیشت بە تەشید پامی چۆنەڵی جدیان تیا بوو و بە ڕوون و ڕەشکاویش جنابەت
ڕوو لە هێزە سیاسیەکان کراوانی کە ناڕازین لە نەتیجەکە لەوەی کە ئەگەر قبوڵی کەن بەڕاستی هیچ بەهایەک بۆ هەڵبژاردن نامێنێت. کاک سامان فەرموو. باسی بەڕێزەکەم. زۆر سپاس کاکە سامان فەرموو. کاکە سەبارەت بە چۆنیەتی پرۆسەی هەڵبژاردن بەڵێ حتا بڵێ پرۆسەیەکی درۆی گەورە زیاتر یەک شتیکە نییە. من ئەگەر بە باوەڕ بە کەناڵەکان نەکەم، گەر باوەڕ بە حیزبەکان نەکەم، گەر باوەڕ بە کەس نەکەم، من خۆم دوو خانەوادەی خۆم لە سواخۆڕنا دەنگمان داوە، هەموو دەنگەکان بە تەسویر لامە 16 دەنگم داوە بە یەک کاندید، 16 دەنگم داوە تێ شەو چاودێرەکان پێم گوتن لەو بنکەیە بزانە چەندێک بۆ ئەو کاندیدە هاتووە، یەک دەنگی بۆ هاتۆتەوە لە 16 دەنگ. گەورەیە برا بۆ سەبارەت بەو حیزبانەت کە ناڕازین، ئەو حیزبانە گەر سازش لەو دەنگانە بکەن وەڵڵاهی بار هەمووان کورسێکی نایاننەوە، خەڵک تووڕەیە. ئەگەر ئەو ئەنجامەدەوا بڕوە دۆخی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە تێک دەچێت کە خەڵک نەئومێدی ماوە، یعنی لە دوێنێەوە هەر خەڵک تووشی شۆک بووە، یعنی چی کابرا یعنی بێڕێزی لەوەی زیاتر کاندید بڵێ دەنگم بە خۆم داوە دەنگی خۆمی تێدانیا ئاخە پرۆسەی سی و هەڵبژاردنی من داوا لە شەرلایەنەکە دەکەم، ئێستا بەیاننامەیان بڵاو کردوتەوە، یەکتر بەدێنێڵم، یەکتر ناشکێنن، دەنا وەڵڵاهی لە گۆڕانتەوە لە کۆمەڵ و لە هاوپەیمانی و لە یەکگرت و هەر شەش حیزبەکە وەڵڵاهی سەنجیشیان نامێنێ. گەر سازش بکەن لە ئاستی سیاسی نەک لە ئاستی کورسی، لە ئاستی سیاسی حیزبی عیلمانی سی ئۆپۆزیسیۆن سی ئیسلامی هیچ شتێک یعنی هیچ ومێدێک بۆ خەڵک نامێنێ. من بەتەما سەفەرکردنم بۆ کوردستان لە برادێک خەریکی ڤیزە و شتە بۆ من ئەو شۆدەڕەسم بۆ کردەموت زوو بۆم کە بە نەزاتم دێ لێرە دەڵێ وەڵڵاهی لە دوێنێەوە 146 کەس پاسپۆرتی بۆ هێناوە بۆی ئیشیان بۆ بکەم و بڕۆن، خەڵکیان بێئەمەل کردووە، خەڵکیان بێزار کردووە، یعنی هیچ شتێک لە ئەوەی خەڵکیدا نەماوەی بە هەتی لێکەی دەکێ شەقام ناڕزایان دەردەبڕی بەرەو ڕوختیان پێ دەڵێت حەیایان نییە، یەک شتیان پێ ناکرێت. ئێستاش شت نەمانێت شت دەنگەکە مابوو دەنگەکەشیان دزی. هیواتەکەوتن تامۆ لەخوا. سپاس کاک سامان، دەست خۆش بێ. کاکێ من فەرموو. ئەم کاتە باش هەموو کاتێکت کاکێ من فەرموو جان. سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. سپاس دەکەین. وەڵای من ڕاستی بۆ ئەوە پەیوەندیم کردو، من هیچ خڕوقاتێ لەم هەڵبژاردنیان ناگەینم. بەڵێ خڕوقاتەکەی ژەوەیەم حیزب ئۆپۆزیسیۆنانە کاتێکە دەنگەکانیان کەمە دەی هێرشەکەنە سەر پارتی یەکێتی. ئایا ئێوە خۆتان دەنگدان کەم هێناوە ئەم ئۆپۆزیسیۆنانە بەس حەقی هێرشەکەنە سەر یەکتری؟ من ئەوە پرسیارە لە هەموو دەنگەرانی حیزبەکانی ئۆپۆزیسیۆنەکەم. من هیچ زێنی بۆ کەس ناپاڕێمەوە، بۆ هیچ کەس ناپاڕێمەوە. ئەوانەی کە دەنگ کەم هێنن لە هەڵبژاردنەکانە لە ساختەکاری کراوە و جیهات چاکراوە هەر خۆیان بوون لە کەناڵەکانەوە حیزبەکانی ئۆپۆزیسیۆن. بەس کاکێ من لە کەناڵەکانەوە ئەیانوە دەمزانە هاگ ناکرێ و پێشلکاری کەمەکاتەوە، بەڵام کە ئێستا حیزبەکانی دەنگیان زۆریان هێناوە گشتیان ئەڵێن ئەوە دەنگ ماکەن. کاکێ من جان چاوەکەم مەسەلە حیزب نییە. پارتی دموکراتی کوردستان لە هەڵبژاردننی ناوچەی سلێمانی ناڕازیە. خۆ تۆ لەوانە بیست بێتت لە هەڵەبجە حتا یعنی باڵێن بەڕێوەبەری ئیعلامیەکەیان تا سەر ئێسقان وتی نەک ئەمە پرۆسەیەکی تەزویرکاریە بەڵکو پرۆسەیەکی نائەخلاقیە. لە بەپێچەوانەوە لە زۆنی زەردایەکی نیشتیمانی کوردستان پێی وایە دەنگەکانی کەمی کردووە تەزویر کراوە. ئەزیزی من ئەمە لەوە دەرچووە کە تۆ دیفاعی لێ بکەی بڵێ وەڵای کاکە یعنی
یانی بڵێ وڵایی هیچ نەکراوە و ئەمە پەیوەندی بە ئۆپۆزیسیۆنەوە نییە تەنانەت حیزبەکان بە خۆشیان یەکێتی لە دەگەردنەکانیشمان هەستنێکم بێمە کێشەمانێ بەڵام تۆ واز لە ئۆپۆزیسیۆن بێنە کاکێ من واز لە ئۆپۆزیسیۆن بێنە هەر پارتی بۆ خۆی باوەڕی وایە لە ناوچەی زۆنی سەوزا دەنگەکانی کەمی کردو دەنگەکانی دزراوە کاچی من یەکێتی نیشتیمانی کوردستانیش بۆ ناوچەی پارتی واڵێ لە بادینان لە دوهۆک زۆر ناڕازیە بەیانی دەکردو عزیزی تۆ واز لە هەر ئۆپۆزیسیۆن بێنە با بڵێن ئەوە ئۆپۆزیسیۆن قەی ناکات خۆشیان قەنەعەتیان پێینی عزیزم لایەنی زۆرەکەی خێر حیزبانە حیزبە بچووکەکانە دەست خۆش سپاس دەکەم کاک هێمن ژینۆ لە هەولێر فەرموو بەڵێن کاتێکدا هەموو کاتێکت باش زۆر سپاس بەڵێ ئێمە وەکو دەنگەران بەڕاستی ناڕازی لە دەنگی خۆمان کە هەموو ئەو دەنگانی کە دراون غەش کراوەتیایە بەڕاستی لە هەموو لایەنەکان کەم کراوەتەوە ئەو لایەنانش کە دڵیان خۆش بەوەی کە دەڵێن زۆرمان هێناوە بەڕاستی ئەوانە غەشیان کردووە تەزیریان کردووە دڵیان خۆش نەبێەوە ئیشەڵڵا گۆڕانێکی ئێستا تاسەریەکەی هەموو لایەنەکان کۆمەڵ گۆڕان هاوپەیمانی هەموو لایەنەکان دڵیان ئەکەینەوە کە دەنگەکانیان کەمی کردووە ئیشەڵڵا ئەوانە کە ئەو غەشەیان کردووە خوای گەورە لە دنیا و لە قیامەتیشا لەم دنیا و لە قیامەتیشا خوای گەورە سوک و ڕوسیان ئەساس هیوادارم لە دەنگەرانی هەموو لایەنەکان دەودەنگ لە بنەماتی خۆیان هیوادارم پێشکەوتوو بن ئەو کەسانەی کە دڵیان خۆشە بۆی کە دەڵێن دەنگمان هێناوە کە هێزێکی تازەن هەموو لایەنەکان ئەو جگە لە دوو لایەنە سەرکیەکە ئەوەشی کە هێزی تازەیە دەڵێ دەنگمان هێناوە بەڕاستی ئەوە لە سەری هەمویانەوە تەزویری کردووە ئەوە شادوی هەمویانە هیوادارم خەڵکی کوردستان خەڵکی بەشەرەفی کوردستان ڕازی نەبێت لەو دەنگانە چونکە خۆیان هەمویانە زانن چۆنە دەنگێنن هیوادارم ناڕازی بن هەمووتان وەکو کە پێشتر ئاماژەتان پێ کردووە هیوادارم کە ڕازی نەکەن هەڵبژاردنێکی سەرتاسەری کردکرێتەوە ئەوانەی کە گەندەڵن هەمویان لەم کوردستانە نەمێنن دەی دەست خۆش بێ ژینۆخان سپاس بۆ پەیوەندەکەی بەڕێزت باوکی ڕێنما فەرموو باوکی ڕێنما کاتان باش هەموو کاتێکت باوکی ڕێنما وڵا بەڕێزەکەم پێم خۆشە ئەگەر مەجالێکم دەی عادێک بە کورتی بخەم بەسەر مێژوو و شۆڕشی یەکێتی و پارتی قۆناغەکانی خەباتی یەکێتی و پارتی لە شاخ ئەمە قۆناغێکی مێژوویە یەکێتی و پارتی دێنە مەیدانی خەبات و فرسەتی خۆزاڵکردنیان بۆ دەڕەخسێ لەلایەن میلەتێکی مەظلوم و چەساوە کە دەسەڵاتێکی دیکتاتۆر کە ناوی بەحسە یان دەیچەوسێنێتەوە ئەوان دەبنە خاوەنی ئەو شۆڕشە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ هەموو ئەو هێزانەی تریش کە هەبوون والحاڵ ئەو وەکو لە قبوریان گرتووە یەکێتی و پارتی یەکێتی و پارتی خەباتی شاخیان هێنا هاتن بۆ ناو دەسەڵات و پرۆسی سیاسیان گرتە دەست بە ناوی هەڵبژاردن و پەرلەمانەوە کە بینیمان ساڵی 92 ساڵی 92 بەرژەوەندیەکی وا دیار نەبوو لە بینی یەکێتی و پارتیدا کە ئەم دوی هێزە بەیەکەوە بهێڵێتەوە بۆیە شەڕی ناوخۆیان دروست کرد شەڕی براکوژیان دروست کرد بە هەزاران ڕۆڵی ئەم وڵاتیان قەتڵ عام کرد بە دەیان هەزار گەنجی ئەو وڵاتە قەتڵ عام کرا و لە ناو برا و خەڵکێکی زۆر تا ئێستا شوێنەواری نەما و دیاریش نییە ئەم مێژوەش ڕۆی دێتە دوای 2000ەکان بەرژەوەندیەکی استراتیژی لە بین یەکێتی و پارتیدا دروست دەبێ بۆیە بیر دەکەنەوە لە دانانی پلانێک پێی دەگوتێ پلانی استراتیژی پلانی درێژخایان لە بینی دوو تەمەنی حیزبی درێژ بە تەمەن و پیردا کە پێویست بوو نەمێنن پلانی استراتیژی دادنێن بە ناوی پلانی مانەوە و ئیستقراری بەرژەوەندیەکانیان کە کاتێک کە ڕژێنی بەحث لە دوای 2003 لە ناو دەچێ چاویان بەو پارە سوورانە و ئەو پڕێ لە گەورانەی پارەکان دەکەوێت پێویستیان بەوەیە کە پلانێکی استراتیژی داڕژین بۆ تەوزەکردن و تەخشان و پەخشان پێکردنی ئەو هەموو پارە گەورەیە کە دێتە کوردستانەوە بۆیە ئەوان پلانی استراتیژی دادەڕێژن کاتێک کە پلانی استراتیژی دادەڕێژین لەو قۆناغە سەرکەوتوو دەبن هەیمەنەی یەکێتی و پارتی
وردە وردە لە دوای 2010 ئەوانە بەرەو کاڵبوونەوە دەڕوە هێز خەڵک بیر لەوە دەکاتەوە ئەم سەرمایە بە تایبەتی ڕۆشنبیر و عاقڵ و زاناکان و خەڵکی ئەکادمی و ئابووری ناسەکان پیر دەڵێن کوردستان بەو ئاخارەدا بڕوە بە تاکیدی هەر هەنگاوێک بنێت تووشی تەدمیر و ڕوخانی اقتصادی دەبێت کاتێکە هەیمەنەی ئۆپۆزیسیۆن بە قووەت بوو لە دوای 2009 یەکێتی و پارتی بیر لە پلانی تر دەکەنەوە بۆ ئەوەی بتوانن لە هەڵبژارنەکاندا سەرکەوتوو بن بۆیە هەموو ڕێکارەکانیان گرتەبەر بۆی لە هەڵبژارنەکاندا سەرکەوتوو بن ئاخر نەتیجە بۆی زۆر درێژینەکەمەوە لەو ئاخیرانەیاندا کە چەندین دۆڕانی گەورەیان بە خۆیانەوە بینی بەرامبەر بە میلەتەکەیاندا ئاخر دۆڕانیان بیرکردنەوە بوو لەوەی کە ئەم میلەتە تووشی حاڵەتێک بکەن کابوس بێ کابوس واتە بۆ مانای ئەو میلەتە حەز بکات بمرێ باشترە لەوەی بژیان بەحاڵێت باشترە نەک ڕوبەڕووی یەکێتی پارتی بێتەوە چونکە یەکێتی پارتی لەوە گەورەتر ڕوبەڕوویان ببیەوە بۆیە ئەم حاڵەتە ئەو عملی دۆگما ئەو حاڵەتی کە حاڵەتی نەفسی کە ئێستا تووشی دەنگدەرانی یەکێتی بڵین گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو و هاوپەیمانی و تەواوی ئەوانی کرد بۆ لە بەرامبەردا دێ نەوەی نێزەق دەکەنەوە ئەمن پێم وایە دەبێ دەنگدەران و قیادەی سیاسی ئەم چوار هێزە بەتەحدیدی ئەگەر ئەم واقعە قبول بکەن ئەوە دڵنیاتان دەکەمەوە دەنگدەرانی ئەم چوار هێزە تووشی داڕوخان و داتەپێی دەرونی گەورە بوون و بەڕاستی بەرگەی ناگرن و ئەگەری هەڵاتنی زۆری خەڵکی ئەم دەنگدەرانەیە بە تابەتی کەوادیرەکانیان بەرەو ئەوروپا وەڕۆکردنە دەرەوە تکاتان لێ دەکەم کە قیادەکانی خۆتان ئاگادار بکەنەوە ئەم پلانێکی کوشندەیە داڕێژراوە لەلایەن ئێران و ئەمریکا و بە هاوپەیمانەکان یەکێتی و پارتیەوە کە ئەم وڵاتە تەخشان پێ دەکەن زۆر سپاس بۆ باوکی ڕەنما دەست خۆش بێ باوکی مەڕوان بەڵێ باوکی مەڕوان فەرموو السلام عليكم. عليكم السلام باوکی مەڕوان فەرموو گیان برای بەڕێزم بەداخ و پەژارێکی زۆرەوە بەخسەتێکی زۆرەوە بەڕاستی بە دڵتەنگیەکی زۆرەوە من نەتیجەی ئەم هەڵبژاردنم ئاوا بیست بەڕاستی من کەسێکم کە خۆبەخش لەو ڕۆژەوەی کە حزبی ئیسلامی دروست بووە من خۆبەخش لە ناو حزبی ئیسلامیە ئیشەکەم لە گەڵ کۆمەڵی ئیسلامیام هەتاوەکو ئەم لەحزە هەتاوەکو ئەم کاتە فی سەبیل خۆبەخش ئیشەکەم بەڕاستی یەکێک بووم لە دڵسۆزانی کۆمەڵی ئیسلامی بەڕاستی من داواکەم لە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی لەو کەسانی کە لە ناو کۆمەڵی ئیسلامیان بە هیچ شێوەیەک ئەم نەتیجە قبوڵ نەکرد ئەمە یەک دووەمیش داواکەم لە شاشە بەڕێزەکەی ئەوەوە یەک لەحزە شاشەکەتانی بە ناڕەزایی نەبینم ئەو شاشە جوانە بە ناڕەزایی نەبینم باکرد نەبێ باکردنەوە دامن لەسەر شاشەتان نووسراوێ ئێمە بە هیچ شێوەیەک بەم نەتیجە ڕابینین ئەبێ ئەم نەتیجە هەڵبۆشێتەوە ئیتر بە هەموو شێوەیەک لە شاشەکەتان بە یەک لەحزە ناڕەزایی نەبینن ئەبێ 24 ساعت کراوە بێ بۆ ناڕەزایی دەنگی هاوڵاتیان دەنگی خەڵک لە شاشەکەتانە ببینن دووەمیش برای بەڕێزم براکەم ئەگەر کۆمەڵی ئیسلامی ئەمە قبول بکات ئەگەر کۆمەڵی ئیسلامی ئەمە قبول بکات وەکو دڵسۆزێک کە قسەکەم بۆ کۆمەڵی ئیسلامی بەڕاستی کۆمەڵی ئیسلامی وەکو ئەو حزبانەی دێتێ کە چۆن غەدریان یعنی ناڵم کە غەدریان کردووە یعنی ئەمە ئەبێ بە هیچ شێوەیە قبول نەکات ئەم خیانەتە بە هیچ شێوەیە قبول نەکات لەبەرەوە داواکەم لە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی لەو کەسانی کە قسەیان ڕوا بە هیچ شێوەیەک ئەمە قبول نەکەن بەڵێ سپاس بۆ باوکی مەڕوان دەست خۆش بێ زۆر سپاس ڕامیار لە حاجاوە کاک ڕامیار پەیوەندەکەی پچڕە هیوادارین کە بتوانێت پەیوەندی بکاتەوە کاک فەرهاد لە چەمچەماڵ فەرموو بەڵێ کاک فەرهاد فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش ما مصايا. زۆر سپاس دەکەم کاک فەرهاد. والله ما مصر سەبارەتم هەڵبژاردنە بەڕاستی نموزێکی زۆر ناشینیان پیشاندا دەسڵات. بەڵێ. بەڕاستی هەمن وەکو خۆم ڕۆیان پێگەیەک نەبێ لەناو ئەم دەسڵاتە بەڕاستی ئەمانە ئیشی ئیشتیانیە لە داهاتوو لە ڕابردوو ئەمە پیشەیە میشەیان بووە و داواکارم لە جەنابتان بەڕاستی لە پیاوە مەردەگار جەنابی ماوەساڵی باپیرز بەڕاستی سەرکردە
سەرکردەیەکی قارەمانە سەرکردەیەکە ناو خەڵکا دیارە دوای نەشرا مستەفا پێم وایە ئایسا ئەمڕۆ ئەو لە ساحەکاتیایەکی دیارە و پیاەکی ناودارە و داواکانی نەجەنابتان بەڕاستی ئەمە قبول نەکەن ئێمە وەکو دەنگدەر و لایەنگری کۆمەڵی ئیسلامی دڵنیاین ئەو دەنگان دەنگی هەخی کۆمەڵین من وەکو خۆم بەڕاستی کۆمەڵی پێشمەرگەی قارەمانم لەگەڵ بووە هەمومان دەنگمان دەڵغەڕێز ئەحمەدی حاجەڕشی داوە لە شەمسەما و زیاتر لەو سرەی خۆم کە لەگەڵ مابوونا یعنی بەحەقەت با ئێمە ڕاست بۆ بین بەڵام یەک شتێک لێرە هەیە بەڕاستی ئەم جارە خەڵک بێتاقەت بوو خەڵک ناچێ بۆ سەسوونەکانی دەنگدان ئەگەر ئەمە قبوڵ بکرێ بەڕاستی ئێوە وەکو ئەحزابەکان کۆمەڵی ئیسلامی گۆڕان یەکگرتو و هاوپەیمانی نەوەی نوێ هەمووتان بەڕاستی من بێڕوم لەمەوە سەعەدی باغیرە ئەمڕۆ لە ساحەکە پێم وایە کەسی هەقبێژ و ڕازبوو ئەو پیاوەیە داواکارم لە جەنابتان ئەمە قبوڵ نەکەن بەڕاستی خەڵک بێتاقەت بوو خەڵک تاقەتی لەم وەزعە نەماوە لە چینی سەردار خەڵکێکی زۆر لەگەڵ جەنابتانەیە من ئێستا برادران دۆستان هەمویان ڕوویان کردوتە من ئەڵێن بەڕاستی ئەم شتە قبوڵ نەکرێت داواکاریش قبوڵی نەکەن زۆر سپاس دەکەین دەست خۆش بێ پامەکەی جەنابشت ڕوون بوو دایکی لاوی فەرموو السلام علیکم علیکم السلام ورحمة الله کاک پەیوەندیان باش زۆر سپاست دەکەم سپاس بۆ ئێوەش والله ئێمە وەکو خەڵکی سێسایە زۆر زۆر ناڕازین بەم ئەنجامەی ئەم هەڵبژاردنە ئەمجا داوایشان لێ ئەەکەین بە هەموو شێوەیە ئەمە ڕاستکەنەوە چونکم ئەمە جێ قبوڵکردن نییە کە ئەم بەم شێوازەکە ئەم میانە داناوە بۆ ئێمە ئەمجارە ئێمە وەکو خەڵکی سەیسایەق لەو لە مەکتەبی وا بۆ داین دەمدانی پێشوو لە بنکەی وا بۆ ئێمە نزیکەی 400 دەنگمانێناوە ئیسە سەیرەکەین لەو بنکانت لە بنکەی وا هەیە 20 دەنگی تایە 30 دەنگی تایە ئەوە معنای بەس یعنی معنای ئەوەیە کە معنای ئەوەیە کە ئەوان غەشێکی زۆریان کردووە ئیتر داواکەین لە هەموو ئەو لایەنانە کە غەشیان لێ براوە بە هیچ شێوەیە ئەمە قبوڵ نەکەن و ڕازی نەبن بەو دەرەنجامە. بەڵێ سوپاس بۆ دایکی لاوی سوپاس بۆ پەیامەکەی بەڕێزیشت دایکی شکۆ فەرموو دایکی شکۆ لە حەجاوە فەرموو زۆر سوپاس بۆ بەڕێزت وڵای ئێمە وەکو دەنگدەرانی کۆمەڵی ئیسلامی لەو ئەنجامە ڕازی نین ئەتانەوە چی بکرێ کە ڕازی نێن ئەتانەوە چی بکرێ ئەمانە کۆمەڵی ئیسلامی ئەژینە دەنگەکان ئەنجامەکان قبوڵمان کات باش ئێستا بۆنمە ئێمە لەناو خۆماندا هەیە لە حیزبی دەسەڵاتدارە وارکە مۆبایلی بردووە ڕەسمی گوشتووە ڕەسمی دەنگەکەی گوشتووە بۆی هینە کە چۆ پیشانیادا کە دەنگی بەدڵ وڵات داوە بەڵێ سوپاس دەکەین دایکی شکۆ دەست خۆش زۆر سوپاس دایکی محەممەد لە حاجیاوە دیسان دایکی محەممەد فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. زۆر سپاس دەکەین زۆر سپاس دەکەم سەڵاو ڕێزم هەیە بۆ کارمەندان و بینێرانی ئەم کەناڵە جوانە زۆر سپاس دەکەین بەڵێ زۆر سپاس دەکەم منیش وەکو هاوڵاتیەک ڕازی نیمە بەم دەنگانە هیوادارم ئەندامان و لایەنگرانی کۆمەڵی ئیسلامیش ڕازی نەبن بە ئەوەی هەموو یەک دیکە بگرن لەگەڵ هاوپەیمانێ و نەوەی نوێ و گۆڕان هەموو پشت یەک دیکە بگرن و بێ پشتی ئەو دەسەڵاتە بشکێنن ئێمەش ڕازی نینە بە ئەو دەنگانە هیوادارن ئێوەش ڕازی نەبن ئێوە پێتان وایە چی کۆمەڵی ئیسلامی چی بکە باشە لە ئێستاە وەڵا هیوادارم قایل نەبن دەنگدانێکی دیکە دووبارە بکرێتەوە یان بە دەنگەکان بەدەست هەژمار بکرێن یان دەنگدان بکرێتەوە بەو دەنگدانە ڕازی نەبن هەموو ئەوانەی کە دەهاتن بۆ کنەئی ماگە هەمویان بەرامبەر یەکردوان دەنگەکانی کۆمەڵ زیاتر بوون لە خەڵکانی تر من دوکانم هەبوو ئەوەی دەهاتی و ئابوویەکێتیش بدەیگوت تێرمان خوازوە بەدەستی ئەویەوەیاندایان بۆ دەست و تێگەشت بوو ئێمە تێنەگەشت بینیان بۆ تازە دەزانینەکە بەدەستەوان تلاتوێک ئەو شەڕەن لەسەر دەکردن دێک بە شەرکی بۆ تاعین نەکردین زۆر ئێوە بۆژنە دەنە سەر دێک ماڵدا دەنگی بۆ کۆمەڵ دەدا جارانش بۆ یەکی دیکەی جرا بەڵێ هیوادار ئینشاءالله هەیە بۆ بینەران و دووبارە سەلام عەلەیکم وعلیکم السلام ورحمة الله باوکی عەبدولقادر لە هەولێر فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. بەڵێزم بەڵێ نایان لە کۆمیسیۆنی باڵا
بەس کۆمیسیۆنی باڵانیە کۆمیسیۆنی دزە کۆمیسیۆنی بەرتیل خۆرە ئەگەرنا بۆ ئەو شتە ڕوودەدا وایە یاننا داوا لەو ئەزوانە دەکەم بەڕاستی واز دەینن داوادا ئاسایشی نێودەوڵەتی بکەن لە هەموو شتێک بکەن لە خەڵک بکەن خۆپیشاندان بکرێ هەموو شتێک بکرێ قبولی دەکەن ئەگەر زارشکە ئەگەر نا خەڵک نایەتە سەر سندوقی دەنگدان ڕۆژبین دەبیت خەڵک بەخۆی لە وەزارەت سەتات تقریبا 50 هاتیە ئەویتە نهاتیە من دەنگەکانیشان باردا کە فێری لێکرا و تەزویری لێکرا خەڵک ڕۆژبین دەبی بەڕاستی پیاوێکی بەتەمەنە بوو لە هەولێرە لەو منطقەی ئەو دەشتانە هەوڵداری شتێکی دەگیرا پاشی ئینتیفازە و کورد شتەکە جوانیش لێ ڕێزم هەیە لەو پیاوی باش و پیاوی خاوێن لەگو ئەو کوردە دەبی کە عەرەسی مرافقی دەرباندەشی لێ بزانم کووە تەجربەکەی دەکەن بەڕاستی کاچی من سپاس بۆ باوکی عەبدولقادر دەست خۆش و زۆر سپاس بۆ بەڕێزت ئەحزان خان فەرموو لە سۆران السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. باشي براكم. زور سپاس. بله والله تبینیم هی خوی جمدلی زور کرده دنیا کان لیره ولی بس بتایبتی لو منطقه پارتی کم باز لوی کری اوندی منطقه چتی زق کری توا لسوره کان دی باز نکره که سه خرافات دکم. راست. لو منطقه شکراوه بتأشید ونیا؟ الو بله ما بس مو إلى ناوچه إيوه شاكراوه بتأشيد ونيا بله بيقومان بالتأكيد راست برزي كيزور وبرتاوي بله هەڵبەت لەسەرەتای بەرنامەکە من وتم هەردوو پارتی دەسەڵاتدار ئەمان کردووە بەڵام لەوانەیە ڕێژەیەک لە سنووری پارتیان ینی تەسەوری ئەوە کرێت کە ینی ئەوەی کە حیزبەکان ئێڵن نەگەوەی کە من ئێڵم حیزبەکان ئەڵێن لەوانەیە ڕێژەکە ئەندازەیەک لەوەی زۆنی سەوز کەمتر بێ بەس ئەوەی زۆنی سەوز ینی تێپەڕاندووە لەوەی لەوانەیە هەموو هێزە سیاسیەکان بەقەدەر ئێستای با بڵێن نێچێتی نیشتیمانی کوردستان ناتوانن دەنگ بێنن ینی خەریکە وەردەوەردا ڕێژەکە ئەو ڕێژەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان هێناوێتی خەریکە بێ بەو ڕێژەیە کە دەنج هەموو حیزبەکان جا کاتەوەنە ینی شتێکی ئەو تۆی نێشە تۆ بۆ هێزەکانی تر لەبەرەوە زیاتر زۆمەکە یاخود بەڵێن فۆکسەکە لەسەر ئەم ناوچەیەکە نابەتەچیت لە سنووری زەردا یاخود با بڵێن لەژێر دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانیشە بەتەشید کراوە و حەسەب قسەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆ خۆی هێزی دەسەڵاتدارە ئەڵێ لەو ناوچەیەشا کراوەت بەڵێ وایە بەڵام بەڵێ ئەوەی کەوەی بڵێ ئەمە کە لەو منتیقەین ئەمەش ینی وەک بڵێ هەر کەسەی دەردی خۆی ئەزانی هەمومان ئەزانین کە چەند بێزارن لەو دەسەڵاتی ینی دڵنیا بووم ئێستا ئەو ڕێژەی کە ئەوان ئێڵێن وەک بڵێ شتێکی زۆر زۆر خەیاڵیە لە چاوەوەی کە خەڵک هەستەکەی جەنگیان پێ نادا ڕاستە خەڵکیان بێزارە حقەتەکە ڕۆم بۆ چەند ساڵ ئێستا هەبووە لەوانەیە دوو خول سێ خول دەنگی بۆ ئەوان بووبی بەس ئەو جارەی بە تەئکید کە دەنگی بۆ ئەوان نەبووە شەریم بڵێن بۆ کۆمەڵ ئیسلامی بوو بێت بەڵام سەداسەد دەنگی نەداتەوە ئەوان بەڵێ سپاس دەکەین ئەحسان خان دەست خۆش بێ زۆر سپاس بۆ بەڕێزت چی ترما لەگەڵە دایکی ئەحمەد فەرموو السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باشی براکەم زۆر سپاس دەکەم دایکی ئەحمەد فەرموو دەستخۆشیتان لێ یەکەم زۆر سپاس دەکەین بەڵێ جەنابتان پرسیارێکتان ئاڕاستەی بینەران کردووە بەڵێ من لە وەڵامی ئەو پرسیارەیە ئەڵێم بەڕاستی نەک ڕازی نین بەم هەڵبژاردنە بەڵکو دەرەنجامی هەڵبژاردنە هەموو تاجێکی تۆشی شۆک کرد چونکە ئەوەی چاوەڕێنە ئەکرا لەم دەسەڵاتە بەڕاستی کردی ئەو ئەنجامێک ئەو ئەعلانی کردووە بەڕاستی دەرەنجامێکە کە قابلی قبول نیە لەلای هیچ تاکێکی دەنگدەری ئەم کوردستانە دا دیارە ئێمە خۆمان نەزانین بەڕاستی ئەوان پرۆسەی دیموکراسیان لەکەدار کرد کە ئەوان ئیدعای دیموکراسیەکەن لەم وڵاتەیە پرۆسەیان لەکەدار کردووە بەڕاستی قێزەوونیان کردووە یعنی لەم هەڵبژاردنەی ئەوایان کرد کە تاک بە هیچ کێوەیەک نەتوانێ ئەم جارە یان بیر لەوە نەکاتەوە دێتەوە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بات چونکە ئیرادەی یعنی ئەوان بەڕاستی من پێم وایە ئەمە کەمتر نییە لە 16 ئۆکتۆبەر لەو خیانەتە گەورەیە کە لەم میلەتە کردیان
ئەوان لەو کاتەیە خاچیان فرۆش بەڵام ئەمڕۆ ئیرادە ویستی دەنگەرانیان کوردستانیان فرۆش زۆر بەداخەوە. دەست خۆش بێ دایکی ئەحمەد، دەستەکان خۆش بێ، زۆر سوپاس. کاک ڕێبوار فەرموو. کاک ڕێبوار مەڵی گیان فەرموو گیان. ئەلو سلام علیکم. علیکم السلام فەرموو. بەڕێزم من یەک پرسیار لە ئەم پێنج لایەنە ئەەکەم کە ئیسە معارضن بەم وەزعە. بەڵێ یەکەی ئەم پێنج لایەنە ئەگەر بێت و ئەم گێرە شەوێنیە قبول بکەن دڵنیابە دەنگدەردان نامێنە بە گوێرەی پێویست. من دەنگدەری پەیام نیم بەڵام زۆر بەداخم بۆ ئەم گێرە شەوێنەی کە کراوە. پێت وایە چێ کردوێتی کاک ڕێبوار؟ شتەکە ڕوون و ئاشکرایە برای بەڕێزم چێ کردوێتی حیزبی دەسەڵات کردوێتی یەکەی ئەمەیان بۆ سەرچێ هەموو شتێکیان بۆ سەرچێت. بەڵێ تێگەی پێت وایە چ بکەن ئەو حیزبانە چ بکەن باشە بە بۆچوونی تۆ؟ ئەم حیزبانە بڕوایان بەوە نەبێت کە ئیسە بچن پرۆژەکە هەژمارکەن بەدەست لەبەرەوەی ئەوان دوێنێ شەو و ئەمڕۆژ لەبەر دەستیان نابووە بە ئارەزوی خۆیان ساختەکاریان تیا کردووە. تێگەی لەبراو ئەمە ئیش یەکەم جاریان نییە. من لە 2005ەوە دەنگەیە ئەزانم چی ئەکرێ و چی ناکرێ برای بەڕێز. بەڵێ یعنی کاتان لێەکەین واز لەم دەنگانە مەهێنن چکا بەڕاستی ئێمە من خۆم عیلێ خۆم 6 دەنگین کە دەنگەین چەند ساڵە من لە 2005 کە دەنگێن دەنگ بە ئۆپۆزیسیۆنێن دەنگ بە حیزب نایەوە بە دەسەڵات نایەوە بەڕاستی هەچی دەنگماناوە بە فیرۆ ڕۆژدۆ زۆر هەمێزان بەم دەنگدانە بوو ئەم دەنگانش ئاوای لێ هاو کە لێە. بەڵێ کاک ڕێبوار دەست خۆش بێ، زۆر سوپاس بۆ جەنابیشت، دەستەکان خۆش بێ. کاک مەریوان فەرموو. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باش برای بەڕێزم. زۆر سوپاس کاک مەریوان. والله من هەر لەگەڵ قسەی وەڕێزانەیەم سەد لە سەختەکان تەواوە بە تایبەتی نابێت کۆمەڵی ئیسلامی ئەلەمای بێدەنگی هەڵبژێریە لەم هەڵبژاردە کە ساختەیەکی زۆر کراوە فیاڵێکی زۆر کراوە. من خۆم دوێنێکەش ئەم کاتانە بۆ ئاڵزان تەلەفۆن بۆ بەڕێزان کرد چەندە قێشی ماوەداوە لە خەڵکی شەرەفی شاری گەلگرم کردن داعادالیتی نیشتیمان و بەکارەکانی بەڵام دەنگێکی لە کەرکوو کە ئەو تەجویری کە کردویانە ئەمان ئەم حیزبانن کە بەدرێژایی 14 ساڵ لە ڕێک سعدا لە خەڵکی شاری کردو ئەکەن دزی ئەکەن تاڵانی ئەکەن پێشیان بەتەنکرد وێشیان بە بۆڕی لە ئاخیرە هەستان چیان کرد خاص سەپای قەنزەرشی خاچی کوردستانیان فرۆشت کاکە خەڵکۆنی کە دەنگا لە بەمانە واللهی هەمووی تەجویرێکی زۆری تیا کراوە بە تایبەتی لە کۆمەڵی ئیسلامی من بەبەست شتێکی نییە بە تایبەتی لە کۆمەڵی ئیسلامی کاکە ئێمە خانەوادێکی زۆر بووین هەمومان یەک مەسەل کاتنماناوە بە کۆمەڵی ئیسلامی با لیست نیشتیمان بەکانی بەڕێزەکان کاکە داوا لە کۆمەڵی ئیسلامی ئەەکەم ئەمەیان لێ قوڵەکە چونکە هەڵبژاردنی شوێنە پێشەوەیە دڵنیا بە ئەمە قوڵ بکرێ لە نوۆیە لە هەڵبژاردنی کە هاتووە دەنگی کۆمەڵی ئیسلامی زۆر کەمەکە دەنگدەرانی و لایەنترانی زۆر کەمەکان. سپاس بۆ بەڕێزیشت. شیرازخان وەرەگرم فەرموو. السلام علیکم. علیکم السلام ورحمة الله. باشی کاگوێبن زۆر سپاس دەکەین شیرازخان فەرموو. دەستخۆشی ئەم بەرنامە و لێکەم و هیوای سەرکەوتنتان بۆ زۆر سپاس بۆ بەڕێزت. وەڵاهی ئایا لە چۆنێتی پرۆسەی هەڵبژاردن ڕازینە؟ وەڵا بە هیچ شێوەیەک ڕازین، یعنی کۆمەڵی ئیسلامی پێشتر سێ کورسی هەبوو لە پەرلەمانی عێراق، یعنی چی ئێستا یەک کورسی هێناوە، یعنی چی ئەم هەموو خەڵکە لێ ڕازی بوو. وەڵاهی من ئەزانم ماڵ هەیە سوێن بەخوا 9 کەسن 7 دەنگیان بە کۆمەڵاو، ماڵ هەیە 7 کەسن 6 دەنگیان بە کۆمەڵا، ئەوەی کە دەنگیشی بە کۆمەڵا لەو ئایلە کەسێکی تایە شمولی دەنگانی نەکردووە. من خۆم دوێنە کە چاودێری کۆمەڵی ئیسلامی بووم بەڕاستی خروقات هەبوو دانیشت، یعنی هەر کەس هاتە ژوورەوانێ نەک هەمووی بەس بەعزێکی موبایل ئەبێت کۆمیسیۆنەڵێ نابێ موبایل بەری یعنی زیندانیە کرێت و غرامە ئەکرێت و نازانم چی کامە پرۆسی هەڵبژاردن. وەڵای من یەک جنگلی ڕازی نیم داوا لە ئۆپۆزیسیۆنی شەکەم بە هیچ شێوەیە دەمە قبوڵ مەکەن. یعنی چی؟ یعنی کۆمەڵی ئیسلامی لەسەر سێ کورسی دوای ئەم 4 ساڵ ئەم هەموو خەڵکە متمانی پێکردن ئەم هەموو خەڵکە باوەڕی بە کۆمەڵ هەیە بەم لە سێ کاندیدەی هەبوو، یعنی چی لە دوای سێ پەرلەمانتار دەیتەوە سەر یەک پەرلەمانتار. وەڵای ئێمە من ئەزانم کەس هەیە کۆمەڵیش نەبووە سوێن بەخوار لەبەر لەبەر هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ بە چاودێریان خۆم تەم سوورماڵکە بۆ بە چاودێری کۆمەڵی ئیسلامی کەوتێکی دەنگیان پێ ئێم، یعنی من باوەڕم نەکرد ئەوە بێ، یعنی چی لە دوای ئەم هەموو خەڵکێکە خۆمان لە شاشەی کەناڵی پێیان ئەمان بینی چەند خەڵک لایەن گری بوو چەند خەڵک دەستخۆشی لێ کردوون، یعنی چی دوای ئەمە کەس یعنی کورسی بێنێت. وەڵام من هیچ پێی ڕازی نیم، بەس ئینشەڵا
شتێکمان بۆ بکەن تۆزێ دڵمان خۆش بێ ئینشاءڵڵا شیرازخان دەست خۆش شیرازخان کۆتا پەیوەندی بوو کە لەم بەرنامەیە وەرمان گرت شتێک زۆر گرنگە کە لە کۆتایە من ئەوە بڵم ئەویش ئەوەیە کە هاوڵاتیان تەمەنایەوەکەم کە هاوڵاتیان ناومێد نەبن چونکە هەتاکو ئومێد بمێنێ بە تەئکید خەباتیش بەردەوامە بێ هەر ئەو ئومێدەواریە بوو وای لە خەڵکی هەرێمی کوردستان کرد کە وا بکات کە دەنجی ئەم دوو هێزە سیاسیە ساڵ بە ساڵ یاخود با بڵێن لەگەڵ هەموو هەڵبژاردنێکا کەم بکە و بە تەئکید فێڵ و گزیکاری و حرامخۆری زۆر سەر ناگرێ بەم شێوەیە بچێتە سەر بەڵام بە تەئکید وەکو وتراوە درۆ پەتی کورتە یاخود باڵێ مەودای کورتە لەبەرەوە بەڕاستی خەڵکی هەرێمی کوردستان تەمەناوێکن کە ناومێد نەبن و ڕەشبین نەبن و بە تەئکید ئەم هێزە سیاسیانە کارەکەن چونکە هێزێکی سیاسی بە تەنیا نییە وەکو وتمان زۆرینەی هێزە سیاسەکان ناڕازین واروەها تەنانەت پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانیش لە شوێنەکانی یەکتری ناڕازین واتە یەکێتی پێی وایە لە ناوچەی پارتیە تەزویر کراوە تەزویرکاری کراوە و پارتی دیموکراتی کوردستانیش بە ئاشکرا لە ڕاگەاندنەکانەوە ئەوە ڕاگەیەنێ کە لە زۆنی سەوز و لە لای یەکێتی نیشتیمانی کوردستانە نەک دەنگەکانی پارتی کەم کراوەتەوە بەڵکو ئەم پرۆسەیە بە تەواوی مانە لەکەدار کراوە لەبەرەوە بەڕاستی ئەوەی دەمێنێتەوە ئێمە چاوەڕێیەکەین بزانین هێزە سیاسیەکان چی دەکەن و هاوڵاتیان بێ پشتیوانی هێزە سیاسیەکان بن و ناومێد نەبن چونکە ئومێد لە کۆتاییە ئەیباتەوە بەڵام ڕەشبینی و ناومێدی بە تەئکید تووشی شکسمانەکە لەبەرەوە تەمەناوەکەین هاوڵاتیان ئومێدەوار بن و متمانیان بە هێزە سیاسەکان هەبێ و پشتیوانیان بکەن ینی ناکرێت لەم هەڵوێستەیە ینی پشتی هێزە سیاسەکان بە تابەتەوەی کە پێگوترێ هێزی ئۆپۆزیسیۆن پشتیوانی نەکرێەوە پشتسار بنەوە لە پشتیوانیکردنی پشتیان چۆڵ بێ و ئەوانش بە تەئکید هیچیان پێ ناکرێت بەڵکو ئەبێ هاوڵاتی بە گەشتبینیەوە بڵێ ئێوە بڕۆن بۆ پێشەوە واروەها ئێوە خەباتی خۆتان بکەن خەباتی مەدەنی خۆتان بکەن ئێمەش پشتیوانیتانەکەین ئێمە لە پشتانەوە بین و بە هەرگیزیش ئێمە سار نابینەوە لە پرۆسی خەباتکردن و ئەوانە بۆەوەی کە لە نەتیجەیە ئەوەی کە ئیباتەوە عەدالەت بێ ئەوەی کە شکستە هێنە بریتی بێ لەوانەیە کە پشت ئەبەستن بە فێڵ و تەڵەکەبازی وەکو وتراویشە فێڵ و تەڵەکەبازی سەرنجامێکی ئەوتۆی نابێ تەمەناوەکەن کە ئینشاءڵڵا خەڵکی هەرێمی کوردستان لە ئارامیا بژین و سەرنجامیش لە کۆتاییشە ئومێدێکی گەورە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بگەڕێتەوە و کوردستان بگات بەو ئامانجەی کە بەڕاستی هەمومان گەشتبین بین لە بەرامبەریان نەک وەکو کاکە سامان وتی من بە قورجی پڕ لە گریانەوە وتی من ئامادەم کە وڵاتەکەی خۆم بەجێ بێڵم تەمەناوەکەم کە هەمومان چاوەڕێ ئەوە بکەین کە لە ئایندەیەکی باش بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێتە دی تاکو بێگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ ئازیزان